سڵاتان لەبێ بینەرانی 964 من توانە نەقیم لە وەرزی دووەمی بەرنامەی سەعاتی سفر گەڕامەوە لاتان لە یەکەمین ئەڵقەدا کۆمەڵێک باسخواسەکەین بەڵام پێش ئەوەی پێشەکی بەرنامەکە بڵێم ئەمەوێ بەبیرتان بهێنمەوە کە ئێمە هەمیشە وەکو وتومانە نەفرەت دەکەین لە جەنگ بەڵام ئەمەی کە ئەم پرۆگرامە لە وەرزی یەکەمدا کردی و شرۆڤەی کاروبارە سەربازیەکان لە جیهاندا پێشکەوتنی چەکەکان لە جیهاندا جم و جۆڵی وڵاتە زلهێزەکان لە جیهاندا بەرامبەر بە یەکتری و ئەو شەڕ و شۆڕەی کە لە جیهاندا هەیە هەمووی بە ئامانجی زانیاریدان بووە بە ئێوەی بینەران بۆیە هەر لەسەر ئەو ڕێچکەیە و بە ئامانجی زانیاریدان و شرۆڤەکاری بۆ ئەو کردە سەربازیانی کە لە جیهاندا ڕوودەدات 964 و بەرنامەی سەعاتی سفر بەردەوامی پێدەدەین ئەمەوێ ئەوەشان بەبیر بێنمەوە لەم وەرزەی سەعاتی سفردا بەشێک لە پرۆگرامەکانمان بە شێوەیەکی مەیدانی خستۆتە ئەو ناوچانەی کە لە میمۆری لا یادەوەری ئێوەدا بە ماونەتەوە وەکو ناوچەیە کە شەڕی تێدا بووە و ئەو شوێنانەی کە ئاماژەن بۆ ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان لەوێوە شەڕ دروست بوو بێ بۆیە 964 و بەرنامەی سەعاتی سفر بەردەوامی هەیە لە ئەڵلقەی یەکەمی وەرزی دووەمدا ئەبەوێ تیش بخینە سەر ئەوەی کە ئێستا لە جیهاندا چی ئەگوزەرێ و چی شەڕێک بەردەوامی هەیە و ئاگر خۆش دەکرێت بۆ ئەوەی کە چی شەڕێکی تر لە دێوان وڵاتاندا سەر هەڵبدات و پەرەسەندنەکان لە ناوچە جیاوازەکان لە وڵاتە جیاوازەکانەوە بۆ مەبەستی شەڕ چین و چی دەگوزەرێت ئەمانە هەمووی لەگەڵ عەقید سەلام مەسعەد ڕاوێژکاری 964 بۆ کاروباری سەربازی باس دەکەم جەنابی عەقید لە وەرزی دووەمی بەرنامەکەمانەوە بەخێر بیتەوە سپاس دەکەم خۆدانیش بەخێر بێنەوە هەر بژیت وتمان تا شەڕێ خامۆش دەبێ شەڕێکی تر ئاگری شەڕێکی تر هەڵدەگرسێت ئێستا لە جیهانە چییە گوزەرێ لەکوێ شەڕ هەیە ئێستاکە هەر بڵین شەڕی رووسیا و ئۆکرانیا هەموو کەس ئێزانێ بەردەوامە بەڵام لە زۆر شوێنی کە شەڕ هەڵدەگرسێتن بۆ نمونە ئەگەر بینە ئەمریکای باشوور فەنزەوێلا ئێستاکە دەقە و سەعاتی نییە کە شەڕ دەست پێکاتن لەسەر چ بڕیارێ وەستاوە چونکە هەردوو لە خۆی ئامادە کردووە بۆی بۆ ئەم شەڕە دەیتە سەر ئەفریقیا ئەثیوبیا کێشەی مەسر سوودان لە نێوان جەنجەوی دعم سەریع و عەبدولفەتاح بورهان بڵین سەرۆکی سوودان ئەریتریات هەیە هاینی لەگەڵ ئەثیوبیا سۆمالت هەیە و ئەگەڕێیتەوە ئەوەی کە زۆر گرینگە لەم کاتەیە بڵین لە فەنزەوێل لە گرنگترە تایوانە یابان ینی لەم هەموو ئەم وڵاتانە یا شەڕ هەیە ئەگەری شەڕ هەیە دەقە و ساعتی نییەکەی داگرسێتن زۆر باشە با من لە رووسیا و ئۆکرانیاوە دەست پێ بکەم پرسیارەکانم و دواتریش دەینە سەر پەرەسەندنەکانی دیکەکە لە ناوچەکە و جیهانیشا هەیە شەڕی رووسیا و ئۆکرانیا گەشتووە بەکوێ ئێستا شەڕی رووسیا و ئۆکرانیا بەردەوامە کۆتاییشی نایەوە بە ئاسانی بەڵام چوونە پێشەوەی هێزی رووس زۆر لەسەر خۆیە کە پێشەوەی بڵین شەڕی چەک بێتن شەڕی زەوی بێتن کە تۆ زەوی داگیر بکەی شەڕی ئیکۆنۆمیشە لە هەمان کاتە رووس ئەچێتە پێشەوە لە زۆر ناوچەیە ئەوە نییە بڵێ گوند بە گوند ئەچێتە پێشەوە ینی بۆ ماوەی ئاخیرا نزیکەی 100,000 کیلۆمەتر مربع خاکی گرتووە 120 خاکی ئۆکرانیای گرتووە ئێستاکە ئەگەر بچیتە ناوچەی خارکێفەوە رووس لەوێ چووەتە پێشەوە لای سۆمیەوە ئەو چوونە پێشەوە ئەوێ لە ناو لۆگانسیک و دۆنسک نییە نە زەڤەرۆژیا و نەخێرسۆن تەنها ئەوێ پاڵ بەهێزەکان بنێتن بۆ ئەوی شوێنێکی ئارام دابنێ لە بێن نیوان سوورینی خۆی و ئۆکرانیا بەڵام لە لۆگانسیک و دۆنسیک و زەڤەرۆژیا و خێرسۆن نەخێر لە زەڤەرۆژیا چووەتە پێشەوە گوندی گرتووە بەڵام ئەو بڵین لە هەرێمەی ئەو ١٤ کە ماوە لە لۆگانسک و ئەوانە چی ڕاوێژکاری یەکێتی ئۆروپا و ناتۆ هەیە لەوێنانن و هێزێکی گەورەی
ئۆکرانیا لێنانەیە ئەوە ئاخر خەتی بەرگریە. ڕووس لەم 3 ساڵنی و بەرەو 4 ساڵ شەڕەڕوە ئازانیە ئەگەر هێڕشی بردە سەر ئەو ١ کە ماوە لەو هەرێمە زەرەری و خەسارەتی و خەرجی بەقە 3 ساڵنیوە بێتن لە هەردوو لا. بەڵام ئەگەر ئۆکرانیا لەوێ ڕووخا ئەوە ڕێکرایەوە بۆ کیف بۆ پایتەخت ڕاشمەکە ئەوروپا و ئەمریکا بهێڵێ ئەو ناوچەیە پەرسەندەکانی ئەو شەڕەیە. بەڵام یەکشت بەدیەکرێ کاک سەلامیانی لە هەندێک ناوچە لە هەندێک لە بەرەی شەڕ ینی دەست پێشخەری نابینرێت ئێستا وەکو یەکەم جار بە پێچوانەوە لە هەندێک ناوچەی تر شەڕ ڕەنگە گەرم بێ یان هەوڵدان بۆ پێشڕەوی هەر بەردەوامی هەبێ بۆ ئاوا دابەش بووە. سەگەر سەیری بکەی ڕووس بڵێن لە بیگرۆفسک لەو ناوچەیە تەوقی هێزی ئۆکرانی کرد بەڵام لە هەمان کاتە تەواو دای ناخاتە سەریان بەردەوام ڕێکیان لەداتێ لی بکشێنەوە بۆی زەرەری خۆی کەم بێتن و بتوانێت ئەو ناوچەیە بگرێتن چکەزانێ شەڕێکی سەختە بێ بۆ نمونە 5,000 سەربازی ئۆکرانی لە وێنانە تەو کردووە زلێنسکیش ناکشێتەوە ئاوا خاک بە ئاسانی ناداتن ڕووسیش بەردەوام یاوە تاکەونە دیل بەدەستمەوە یاوەتە ئەکشێنەوە لەوە زیاتر نایکاتن هەتاکو لە دنێ برۆ پترۆفسک ئەگەر سیر بکەیت عینی حاڵەت دائیمەن هێزی رووسیا تەوقەکاتن ناچێتە ناو شارەکە بە شەڕێکی سەختەوە چونکە زەرێکی زۆری پێگەیشتووە ئەوە نییە بڵێ بەس بۆ ئۆکرانیا نەخێر ئەوانی زەرریان پێگەیشتووە زۆر باش چی جۆرە چەکێکی تازەیە سەهاتۆتە ناو شەڕەکەەوە هەرو چەکانی پێشترە یا ئێسا بەوەی کە مودەی شەڕەکەتەوە و درێژ خایەن بووە چەکی تازە بەکارهێنراوە ئەو چەکانی بەکاردی هەر چەکەکانی پێشووە بەڵام دەستکاری کراوە تکنۆلۆژیایە گۆڕن بۆ نمونە ساگەر بڵێن موشکی کنجاڵی کەمێک سیویەک هەڵیەگرت لە ئۆکرانیایەدا پێی تایبەتی لە بەتەریات بەرگری ئاسمان لە پاتریۆت و ناسماز ئێسەکان لەو هەفتانەی ڕابردوو سیخۆی CSM دووەکەی توانی مەنزومەیەکی پاتریۆت لە ناو بداتن ئەمە شتێکی تازەیە هاتوۆتە مەیدانەوە لەوە پێش نەبوو ئەجا ئێستا کە سیخۆی 57 ڕووس وا پاڵێنێتە پێشەوە بۆ شەڕ بەڵام بۆ تێست بزانێ هەڵی ئەم ینی بڵێن خاڵی زەعیفی ئەم فڕۆکەیە چییە کە لەنەوەی پێنجەمە شەبەحیە هێشتا بەکاری نێناوە تاکو ئێستا بەکاری نەهێنابوو بەڵام ئێستا وا بەکاری لێنێتن تاقیەکاتەوە باش جگە لەوانە موشک هەیە بەڵام بەکاری نەهێناوە لە ناو ئۆکرانیا زۆر باش وەکو ئۆریشنیک کە دووجا بەکاری هێنا ئەو موشەکانە باشە باس لە موشکێکی زۆر مەترسیدارەکرێ هی رووسیا ئەوەی کە بە وزەی ئەتۆم کار دەکات ئەمە چی پێکرێت رووسیا چۆن پەرە بەم جۆرە موشەکە دەدات چییە موشەکەکە خۆی چییە لە ڕاستە ئەو موشەکە موشکێکە بە ئۆتۆمی ئیشەکاتن باش ئەو موشەکە لە 2015 دەستیان پێی کرد ڕووس پێشەوە شەوڵیدا کە بیکاتن بەڵام مایەوە وابزانام لە 2010 بوو لە دەستیان تەقیەوە 6 زانای ڕووسی کوشت ئەم موشەکە بەڵێ 6 زانای کوشت دوایەوە دەستیان پێی کردەوە لە 22 کۆتایی پێهێنا بە ئۆتۆمی شەکە ئەتوانێت 3 مانگ لە هەفتەیە بۆ 3 مانگ بە ئاسمانە بخلێتەوە تاکو هەدەفی بۆ دیارەکەی تو لێی بدەیتن ئەمە بە ئۆتۆمی ئیشەکاتن ئەمان تیشکیشیە شعی گامە دەرەکاتن ئەو موشەکە موشکێکی ئاینی بڵێن هایپەرسۆنیکە سەریع ناژیرێتەوە بەڵام ئەوەی سەیرە من ئەگەر ئەم جۆرە ئۆتۆمیانە بۆ فڕۆکەی سیڤیل بەکاری بێنی بۆ ئێرلانس شتێکی زۆر سەیرە بێتن ینی مەترسی نامێنێتن وەتوانی سوتەمەنی کەم کەیتەوە لە جیهانە ئەگەرۆکە چاکترە باشە ئەو ساروخە ئەو موشەکە چی پێکرێت ئەو موشەکە هەر لە جۆری گالیپەرە ینی کە ئێشەکانە بڵێن کروز و تۆماحۆک زیرەکەکان بەستەنیا ئەوەیە کە ئەتوانی لە ئاسمان زیاد بمێنێتەوە چاکو هەدەفێکی هیچ وڵاتێکی نانەخێرنیەتی یەکەم وڵات رووسە زۆر باشە بەرجەکانی هەردوو لا ئێستا چین بۆ ئەوەی کە ئەم شەڕەی تر کۆتایی پێبێنرێت یا هیچ نەبێ ئاگر بەستی ڕاگەێنرێ
مەرجەکان ئێستاکە بە نسبەتی ئۆکرانیەوە ئەڵەیە بێ بکشێتەوە خاک نادەم واز لە قەڕەم دێنێتن بەڵام واز لەو ناوچانە ناهێنێتن رووسیش ئەو ناوچانەی کە گرتووەتی بەری ناداتن بەهی خۆی ئەزانێتن و تاکو زمانی ڕووسی تایە شوێنێکی زۆر گرینگە بۆ ڕووس لەبەرەوەی چی تەوێتن خێری زەوی ئەلەو ناوچانەیە ئەگەر لە خەڵوز بێ لە زیێر بێ لە لفیۆن بێ لە هەموو موادێک بێتن بەری ناداتن و هینە ڕنگ بێ لە زەبەرۆجیا و خیرسۆن وازدار زۆر شوێن دێنێتن یعنی لە ڕووباری دینبرۆ ناپەڕێتەوە لە خێرسۆنە بەڵام ئەو ناوچانە مستەحیلە تەنازلی لێ بکاتوەتی نایدات. زۆر باشە دێ بەسەر ئەوروپا باسێکی ئەڵمانیا بکەین کە ئێستا چاوەکان بە تایبەت هەر لەلایەن وڵاتانی ئەوروپا خۆیانەوە زۆر لە سەریانە من بابەتێک مامادە کردووە بە ئاماژەیەکی پێ بکەم زانیارەیەک بدەم دوایی تۆ ڕوونکردنەوەی لەسەر بدەی سوپاس دەکەم. ئابووری ئەڵمانیا گەورەترین ئابووری ئەوروپا. ئەڵمانیا بڕیاری داوا ببێتە خاوەنی زەبەلاحترین سوپا لە ئەوروپا. توانای ئابووری و توانای پیشەسازی ڕێگەی بۆ خۆش دەکەن بگاتە ئەم ئامانجە. ئەڵمانیا لە ڕووی ئابووریەوە کۆی داهاتی ناوخۆیی نزیکەی لە 4 تریلیۆن و 606 میلیارد دلار. ئەم ژمارە زەبەلاحەوا دەکات ئابووری ئەڵمانیا گەورەترین بێت لە کۆی 44 دەوڵەتی ئەوروپی. بەرلین دەیەوێت لە ڕووی سەربازیەوە سوود لەم سامانە وەربگرێت و پلانی داناوە هەتا ساڵی 2029 بۆ هەر ساڵێک بڕی 153 ملیار یۆرۆ تەنیا بۆ بەرگری خەرج بکات. لە دوای جەنگی دووەمی جیهانیەوە ئەڵمانیا ژمارەی وای بەخۆ نەدیوە. ئەمڕۆ ئەڵمانیا خاوەنی یەکێک لە گەورەترین سوپاکانی ئەوروپایە کە لە 200,000 سەربازی پێکاتووە. لەناو ئەوانەدا 55,000 سەرباز تەمەنیان لە نێوان 18 بۆ 25 ساڵدایە کەواتە سوپایەکی گەنجی هەیە و ئەمەش بۆ هەر سوپایەکی جیهان زۆر گرنگە. ڕاستە ئەڵمانیا لە پیشەسازی جەنگ زۆر هاتەتە دواوە بەهۆی ئەو کۆتوبەندەی خراپبووە سەری. بەڵام وڵاتێکە خاوەنی مەرسیدز و BMW و ئاودی و کۆمپانیای گەورە و پیشەسازی زەبەلاح بێت هیچ بۆی زەحمەت نییە زوو بگاتەوە ئاستی پێشبڕکێکە. جموجۆڵی ئەڵمانیان لە ئێستاوە ئەوروپای ترساندووە چونکە ئەوان مێژوویەکی ڕەشیان هەیە لەگەڵ ئەڵمانیایەکی پڕچەک کە هیچ کات دراوسەیەکی باش نەبوو. ئەوەی کە کوێت لێبوو کاک سەلامیانی ئەڵمانیا هاتوۆتەوە مەیدان وەک جاری جاران و پلانێکی هەیە بە ناوی بەهێزترین سوپا لە ئەوروپا. بۆ وا دەکات ئەڵمانیا ئێستا ئەم جوڵانە چییە؟ ئەڵمانیا خۆی ئاماداکە نۆک بۆ جەنگی رووسیا بەتەنیا بۆ جەنگی جیهانی سێم. ئەڵمانیا باڵێ باش بیر لەوا کاتەوە جەنگی جیهانی سێم ئێستا کە بڵین 15 میلیارد یۆرۆی تەرخان کردووە پێشەچی حسابی ئەوە بکە ئەبێ سوپای خۆی بەقووەت بکاتن چونکە ئەڵمانیا ئاها ڕوبەڕووی رووس نابێتەوە ناتوانێتن. ڕاست یعنی هەتا کوچەکەکانی ئەڵمانیا کە هەیەی تەنها لە تانکی لیوبارد هەرم مۆدێلە باشەکەی مەسەڵەن حەوت دروست دەکاتن لەگەڵ موسەیەرات بەڵام ئەگەر بیتە سەر فڕۆکەیە تاکو ێستا فڕۆکەیەکی سربەخۆی نییە. یعنی ئەڵمانیا چێ لە وڵاتانەیە کە کاتی خۆی لە ڕووسمێک 29 کڕی ئێو فڕۆکانی کە هەیەی ئەگەر ئیرۆفایتەر بێ تایفۆن بێ ڕاست خۆی بەشدارە لە بەرنامەکەی بەڵام بەریتانیا ئیتالیا فەڕەنسا ئەمانە هەمووی بەشدارن ئەگەر بێتە سەر فڕۆکەی تۆرنادۆ کە هەیەی هەر عینیە وڵاتانە بەشدارن تەنها بۆ خۆی نیەتی لەبەر ئەوە ئەبێ چەکێ شتێ دروستکە بۆ خۆی هەتاکو لە موشەکی ستۆرم شادۆی بەریتانی هی خۆی نییە هی بەریتانیا و فەڕەنسا و ئەوانەیە کە بەشدارەتیای پلانەکەی هەیە پلانەکەی هەیە بەڵێ بێ بگەڕێتەوە خۆی بەخوات کە خۆی بەهێز کاتەوە. باش کاک سەلام راپۆرتێکی نهێنی ئەڵبانیا کە 1200 پەڕەیە بڵاو بۆتەوە یعنی تیا باس لەوە کات کە ئەڵمانیا خۆی ئامادە دەکات بۆ شەڕی رووسیا ئەمە ڕێی تێدەچێت؟ بەڵێ شەڕی رووسیا و ئۆکرانیا کۆتایی پێ نایە لێوێنانە. باش تۆ ئەگەر سەیری ئەوروپا بکەی ئەگەر باسی ئەو سێ وڵاتانە بکەین کە لەگەڵ بێلا رووسیا و رووسیا سنووری هەیە وەکو لیتوانیا و لاتڤیا ئەمانە بەرامبەر بە ڕووسی ئەمانە هی 48 سەعاتن
چێمێنێ پۆڵۆنیا دوژمنی سەرەکی ڕووس شەڕەکە لەوێ سەختە بێ لەگەڵ پۆڵۆنیەکانە ئەگەر باسی ڕۆمانیا بکەین لە باشووریەوە لە خواری ئۆکرانیاوە سیرەکەی لەوێ هەرێمە هەیە ترانستێریا ئەو هەرێمە سەر بە ڕووسە ئەوە کێشە دروستەکە بۆ ڕۆمانیا کە ڕوبەڕووی ڕووس نەبێتەوە دوای پۆڵۆنیا چێ دێ ئەڵمانیا دەست بەجێ ئەبێ ئەڵمانیا خۆی بەهێزکە بتوانێت ڕوبەڕووی ڕووس بێتەوە ئەگەر بەم حاڵەی ئێستا بێتن کە لە ژێر دەسەڵاتی ئەمریکایە ینی ئەڵمانیا چی نزیکی وەکو باسم کردووە نزیکەی 264-65 تانکی لیوباردی هەیەەوە زیاتری نییە وڵات دێمە سەر چەقەکانی بەس ئەوەی کە ئامادەکاریەکان کە باسەکرێ ئەوە چییە یعنی ژماری سەرباز زیادەکە یا چەک و تەقەمەنی ژمارەی سەرباز زیادەکە چەک و تەقەمەنی مەخزوونی خۆی ئەبێ زیاد بکاتن چونکە مەخزوونی ئێستا سفرە نیەتی ئەبێ ئەمانە زیادکە بۆ بێ چەکیش دروستکە چەکی خۆی بە تکنۆلۆژیای خۆی نەوەک لە ئەمریکا و لە بەریتانیا و فەڕەنسا بەشدار بێتن لەگەڵیان نەخێر جا تکنۆلۆژیای ئەڵمانی بێتە پێشەوە سەیرە باش وڵا حەزەکەم توزە باسیەوە بکەین بەڵام پێشەوە یعنی ڕۆژنامەی پۆلیتیکۆ دەڵێت یعنی ئەوروپاش چاوی وڵاتانی تری ئەوروپاچیان لەسەر ئەڵمانیا هەم ئابوووریەکەی بەهێزە و هەم ئەوەی کە مێژوویەکی تاڵیان هەیە لەگەڵ سوپای ئەڵمانیایە ئەوان چی جۆرە ترسێکیانەیە لەوەی ئەڵمانیا بەو بەهێزیەی دوای مەسەلەن پێش جەنگی جیهانی دووەم بگەڕێتەوە مەیدان ئەگەر تۆ سەیری ئەوروپا بکەی هەموو کەسێک ئەوروپا وڵاتێکی ئازادە دیموکراسیە سنوور نییە لە بینیانە چووە بەس بڕوان مەکە لە مێشکیان لە دڵیانە ڕق نەبێ هی کۆن نمونە ئەڵمان ڕقی لە فەڕەنسایە تایبەتی جەنگی جیهانی دووەم چی بە فەڕەنسا کرد لە جەنگی جیهانی یەکەم فەڕەنسا چی بە ئەڵمانیا کرد و لە هەمان کاتا پۆڵۆنیا زۆر خاکەیە داگیر کراوە لەلایەن وڵاتانی تر ئەگەر ئەڵمانیا بەهێز بێ و بگەڕێتەوە دەبیری شت نەچێ ئێستا هەتا کوردەکەی خۆمان کە لە ئەڵمانیایان کە تۆ سەفەری ئەڵمانیاکەی بڕۆ لە بەرلین ئێستش نازیەکان لەوێن بوونیان هەیە نازیەکان ترسێ ئەوانە بگەڕێنەوە بەو ئەگەر هاتنەوە بۆ سەردەسەڵات ئەوروپا ترسی لەوە هەیە تاوان نازیەکان بگەڕێنەوە دەسەڵات وەربگرن واز لە پۆڵۆنیا ئەوانە ناهێنن تۆڵی جەنگی ژیانی دووەم وازی لێ ناهێنن سەریان مەکە باسی دیموکراسی و ئازادیەکەنەوە بخەلاوە بەڵام لە مێشک و دڵە شتێکی جیاوازە نەخێر جەنگ دەسەخاتە سەریان ئەوانی کە لی سندراوە دەسەخاتە سەری سە بۆ نمونە پۆڵۆنیا لەگەڵ ئۆکرانیا ئێستش ناوچەی شاری لیڤیڤێتن هەڵی خۆمە لە جەنگی جیهانی دووەمان لێم سندراوەتەوە دراوە بە یەکێتی سۆڤێت ئۆکرانیا جیابەوە ئەوەڵە هی منە ئەمانە وازی لێ ناهێنن وڵاتان ئابووری ئەڵمانیا بە خۆترین ئابووریە لە ئەوروپا لەوان باشتریان نییە ئەوە پیشەسازی ینی کارخانەی زەخمیان هەیە سەیری ئۆڕالی ڕووسی و یان لۆکهید مارتن و جەنەرال ئەلکتریکی ئەمریکی مەکە بێنە مەیدانی شەکەوە بڕوا بکەوانە و جوودیان نامێنێ لە چاو ئەڵمانیا وڵام من لەسەر و ئابوووریە بەێزەی حەزەکەم شتێکت بەبیر بێنمەوە یعنی ئەڵمانیا بۆ نمونە خاوەنی لە ڕووی بەسەلەن دروستکردنی ئۆتۆمبیلەوە بە نمونە BMW ئاودی و مەرسیدس یعنی ئەمە بودجەیەکی زەبەلاحە لەو وڵاتەیە ئەگەر بێت و مەسەلەن ئەمە ینی لە جۆرێک لە جۆرەکان بەوە ناوێ بن بە تایبەت کۆمپانیای BMW ئەڵێن ئەمە حکومەتێکی سەربەخۆیە بۆ خۆی لەو وڵاتەیە بودجەیەکی زەبەلا هەزاران کارمەند تیایشەکە ئەنی ئەگەرمە بگوازێتەوە بۆ بابەتە سەربازەکانی ڕەنگە کشتی زەبەلاحی لێ دەرچێت وەی ئێستا بابێنە سەر BMW لە جەنگی جیهانی دووەمە چی دروستە کرد مەچینەی بۆمبارمانی ئەڵمانی دروستە کرد قاسیفە استراتیژەکان ئەو مەچینەکانی دروستە کرد BMW بوو ئێستا زۆر ئاسانە ئەگەر بکەوێتە سەربازیەوە مارسیدس ئاودی فۆکسواگن BMW پۆرش مانە هەموو یەکاتەوە سەربازی کە کردیەوە سەربازی شتێ نوێ تازە دێتە مەیدانەوە چەکێ دێتە مەیدانەوە قەنەعەت بکە تکنۆلۆژیای ئەڵمانیانی ئەگەر بگەڕێنەوە جەنگی جیهانی دووەم سەیری بکە چێ فڕۆکەی تۆربۆفانی کە دروست کرد بڵین بەرنەر نەفاث چێ دروستی کرد ئەڵمان مسەرشمیدە 262 یەکەم کەسەوان دروستیان کرد چێ موشەکی بالستی دروست کرد V1 و V2 ئەڵمان دروستی کرد
چیە باشترین تانک و بەهێزترین تانکی لە جیهانە دروست کرد تایگەری ئەڵمانی مەسەلەن هەت تاکو تانکی ڕووسی لەسەرەوە دروست کراوە کە خوێندیانەوە بێتەوە مەدان قەنەعەت کە ئەڵمانیا زۆر بەهێزە بێتن زانەکانی ئەڵمانیا زۆر باش یعنی سەیرەکە لەوایە کەیسە جەنابەتەم ڕوونکردنەوەدا لەسەر ئەڵمان و بە تەمایشە وڵاتانی ئەوروپاش لە ئێستادا ترسیان لێ نیشتۆ بەرامبەر ئەڵمان باش سەیرەکە لەوەیە کە لە دوای جەنگی جیهانی دووەم تەواو ڕێگری کرالەوەی کە ئەڵمانیا جارێکی تر ینی لە ڕووی سوپا بەهێز بێتەوە یان دروستکردنی چەک و تەقەمەنی گەورە ئێستا خێرەکە ئەم دەرگای بۆ دەکرێتەوە یان ئەگەر ئێستاش نەکرابێتەوە مەیلەکەیە بۆ کردنەوەی دەرگا بەڕووی ئەڵمانیاوە جارێکی تر جیهان هەمووی بەرەو شەڕە ڕوە سەگەر تۆ سەری نەخشەی چین بکەی لەگەڵ تایوانە شەڕ لەوێ حتمی دەست پێکاتن چین و تایوانەوە غەڵەت قبول ناکاتن ینی دەست پێکاتن ئەگەر جەبەی تایوان کرایەوە جەبەی فەنزەوێلا کرایەوە ئەفریقیا ئیسرائیل و ئێران کرایەوە ئەمریکا فریای چیەکەوێتن ئەبێ هێزێک هەبێ لە ئەوروپا کە بەرگری بک لە ئەوروپا چونکە هەموو ئەوروپا سە لە ژێر دەسەڵاتی ئەمریکای ئەمریکا بەرگری لیەکاتن ئەوروپا هەمووی دەرەقەتی ڕووس نایە فەرەنسای لێ دەربکەین لەبەرەوە بێ هێزێکی زەبەرە حەبێتن لەوێنانە کە بتوانێت بەرەوری ڕووس ببێتەوە ئەمریکا بەتەنیا ناتوانێت فریا ناکەوێت لە هەموو جیهانە شەڕەکاندا هەڵبگرسێتن و لە هەموو شوێنێ شەڕ بکاتن نەخێت لەبەرەوە ڕێ ئەدەن بە ئەڵمانیا کە بگەڕێتەوە هەرچەندی ئەڵمانیا بڵین لە ئەمە متحیدا ینی وڵاتانی یەکگرتوو کە لە دوای 1940 دامەزرا سێ خاڵیان دانا سێ بند ڕاستی بەندەکان بە تەواتی لە فکرم لەمەوە بزانم 59 و 1970 و 1970 لەسەر سێ وڵات دامەزرا ئەڵمانیا ئیتالیا یابان ئەم وڵاتانە بۆیان نیەچەک دروستکەن بەبێ ئزنی ئاسایشی نێودەوڵەتی و وڵاتانی یەکگرتوو و وڵاتانی دەوروبەر و بۆیان نییە هێز بجوولێنەوە بە حیچ جۆرێکی هەتاکو لە خاڵەکانە نووسراوە ئەگەر هات و ئەڵمانیا هێزێکی جوولانەوە لەم کاتێ بەرەو رووسیا بۆی هەیە لی بدا بەبێ ئەوی بگەڕێتەوە ئاسایشی نێودەوڵەتی زۆریان چەشت بوو بەبێ ئەوەی بەرپرسیار بێت چونکە ئەم خاڵانەمەوە بەڵام ئەم خاڵانە لەم کاتەیە بڕوانە کەم ئەمریکا جێبەجێ بکات چونکە یابان لەگەڵ هاوپەیمانی ئەمریکایە و ئەڵمانیش ناتووەیە و یعنی ئەو خاڵانە لەسەر ئێمە جێبەجێکرێت لەسەرەوان ناکرێتن نەخێر باشە سەبارەت بە چەکەکان ئەگەڕێمەوە سەر چەکەکانی ئەڵبانیا لە ئێستا پێم وابێت لە درۆن و تانکا زۆر بەهێزە بەڵام جۆری چەکەکانی تری لە ئێستا پێشەوەی کە ئەم پەرسەندانە دەست پێ بکات و تر تەواو دەرگاکەی بۆ بکرێتەوە لە ڕووی تەکنۆلۆژیاوە ئێستا بەهێزە وەکو جەنابەت ئاماژت پێکرد لە ڕووی زاناوە نوقسانی نییە ئێستا چی هەیە ئەڵمانیا؟ ئەڵمانیا هەروەکو بە جەنابتم وتیانی چەکی ئەمریکی هەیە و چەکی رووسیشی کڕیوە و چەکی بەریتانی و فەڕەنسیش و خۆشی دروستەکە لە بەرگری و ئەوانەیە بەڵام باشترین چەکی ئێستاکە کە بڵین موسەیەرەکانە دروستیەکاتن لەگەڵ تانکی لیوباردی ئەڵمانی بەڵام ئەو کەمیەتەی نییە ئەبێ بکەوێتە دروستکردنی چونکە ئێستاکە گەربیتە سەر رووسیا لە ڕۆژێکە لە مانگێکە یعنی سێ تانک فرێداتە مەدانی جەنگەوە بەردەوام دروستەکە ڕۆژانە دروستەکاتن ئەو تانکانەی کە هەیەی ببوورە دابەشی کرد لەسەر وڵاتان وەکو پۆلۆنیا دای پێی بە تورکیای داوە لیوبارد بە ڕۆمانیا بە ئۆکرانیایدا لیتوانیا ئەم وڵاتانە هەموو وەریان گرتووە ئەو کەمیەتی کە هەیەی کەمە ئەبێت دروستکاتن و کاتی شێوێتم بەڵام وەکو بە جەنابتم وت ئەگەر مارسس و BM و فۆکسواگن و ئاودی ئەمانە بکاتە سەربازی شتێکی سەیری لێ دەرەچێت وە چەکێکی نوێ دەرەچێتن لەشمان 20 جارێ زۆر باش با بینە سەر ینی لەم سەری دنیاوە بۆ سەری دنیا بۆنی شەڕدێ ئەمریکاش ینی میلی لێ ڕاکێشاوە بەرامبەر بە ڤەنزوێلا حەزەکە باسێکی ئەوش بکەین لەوێ چی ڕووەدا ڤەنزوێلا خۆی بڵێن کۆن کە لە گەڵ ئەمریکا بوو هەتاکو لە شتاکانە فڕۆکەی F-16 وەرگرت بوو لە ئەمریکا هەی بوو بەڵام مۆدۆرۆ بڵێن هەر نیزامێکی دیکتاتۆریە سەر بە ڕۆژهەڵاتە بە رووسیا و چین و ئەوانە
لەبیرت نەچێتن فەنزوێلا یەکەم احتیاطی نەوتە لە جیانە ئەو وڵاتە و شوێنەکەشی استراتیژیە ینی لە ئەمریکای باشوورەوە کەکەوێتە سەر بەرامبەر بە مەکسیک و کوبە نێزیکە لە ئەمریکاوە پار بۆ نمونە دوو فڕۆکەی تۆبۆلیفتی و 160 رووسی بۆمباردمان کە پێی وترێ وایت سوان 19 سعات بە ئاسمانەوە بوون چوون لە فەنزەوێلا دابەزین بەڵام دوایەوە دەرکەوت بۆیان کە هەر فڕۆکەیە سێ بۆمبی ئۆتۆمی هەڵگرتووە ئەمە بۆ ئەمریکا زۆر مەترسیە کە بگەیتە سنووری ئەمریکا ئەبێ ئەو نیزامە بگۆڕێ ئەو حکومەتە لێرانە مۆدۆر قەراری لێدراوە ئێستش دوێنێش بڕیاریدا دوێنێ بوو پێرێ بوو بڕیاریدا ئیتر فڕۆکە بە ئاسمانی فەنزوێلا نەڕوات هەر دەخەم و شەک بڕۆیان فڕۆکەی جەنگی بکەوێتە شەڕ کۆتایی پێدێ دوو ڕێگای هەیە مۆدۆرە یاواتە فەنزوێلا بەجێ هێڵێ وەکۆی ترامپ نزیکەکانت ڤەنزوێلا جێبێڵن و ئەمەی کە دوێنێ پێی وت ژیانتان با سەلامەت جیاوازە خۆی پێش 3 هەفتە ئەمەی پێوتووە بەڵامی تر بۆ میدیاکان دوێنێ دەرکەوت پێرێ دەرکەوت کە باس بکرێتن یاواتە بەجێڵێ بڕوا بۆ تورکیا بۆ لای ئەردۆغان بۆ پەیوەندیان هاوڕێتیان خۆشە مۆدۆڕۆ ئەردۆغان هاوڕێتیان خۆشە خۆ ئەردوغان و ترامپیش هاوڕێتیان خۆشە نا بزانە تورکیا ڕاست ناتوێە بەڵام تورکیا بەردەوا مەگەر سەیری بکەی دارەکە لە ناوەڕاستەوە ئەگرێ نا ئەودا نە ئەملا بەردەوام هەموو لایە ڕازێکە لە ناوەڕاستەوە سیاسەتێکی سیر بەکاردێنێ لەبەرەوە ڕێدا خۆ ترامپیش حەزەکە ئێستا کە ئەگەر مۆدۆرۆ بڕوا ئەردۆغان پێی بڵێ وەرە بڕوا بۆ لای ترامپ دوورە بێ لە کێشەی شەڕ لە فەنزوێلا ئەو کاتە گەڕێتەوە بۆ تایوان دێتن باش یعنی ئەگەرێکەیە ئەگەر مادۆرۆ وڵات جێبێڵێ ڤەنزوێلا جێبێڵێ بڕاتە تورکیا بۆ تورکیا ڕوا بەڵێ بەڵام بڕوا ناکەم ینی باش شەڕەگەر دەستیش پێ بکە لە نێوان 48 ساعت تاکو هەفتەیەکە خایێنێتن وڵا هەر لەسەر ئەو شەڕە ینی جەموجۆڵی سەیرەکە ئەمریکا لەو سنوورە بۆ نمونە لە پۆرتۆریکۆ ینی چالاکی هەیە چالاکی سەربازی ئەمە واکە ینی زووتر ئەم شەڕە دەست پێ بکە یا جارێ هەر بە قسە ئەمێنێتەوە بە هەڕەشە وەی لە نەوانیانە پەیوەندی هەیە ئێمە پێی نازانین ینی ستیڤ ووتکۆک پەیوەندی بە مۆدۆڕۆ کردووە بۆوانەوە بەڵام ئەم جۆرە شەڕانە سعاتی 0 دقە و سعاتی نییە ئەوە نەزانی وەچی سعاتی 0 و حرەکەتەکان لە جوولێنەوە لێدا دوای ئەو هێزەی کە هێناوێتی حامیلەی تایرات و قاسیفاتی استراتیژی بردوۆتە و سنوورە ئەمریکا حامیلەی تایراتی بردووە F-18 سوپەر هۆرنێتی پێەیە F-16 بردووە ڤیەکەی ینی بڵێن ڤایبەر ئاخر نوسخەیەتی F-35 بردووە بەڵام لە بۆمباردمانەکان B1B لانسەری بردووە ینی B2 سپیریتی نەبردەوەی کە لە ئێرانیدا B1Bەکانی بردووە B1B فڕۆکەیە کە بۆمباردمانە سوپەرسۆنیکە لە دەنگ سەریەترە ڕاتن توانای ئەوەی هەیە بە نەوی بفرێ ینی خۆی لە ڕادارات بشارێت بە نزمی بفرێتن زۆر نزم بێتن و بفرێ و لە ڕادارات دەربچێ و ئەشتوانێ بە سورعەتی 1000 کیلومتر بەبانەوە بڕوا لەو نەویە هەجزەیە ئەلکترۆنی پێشکەوتوی تایە چونکە B2 سپیرت لە هەموو کاتێکا ناتوانێت بفرێ ئەمەی کە هاتە سەر ئێران بینەران بینی بێت لە هەموو کەش و هەوایەکە ناتوانێت بفرێت تایبەتی ئەگەر ڕەشەوایە بەقوت بێ باران بێتن نایفرێنن چونکە ئەو بارانە کار لە بۆیەی شەبەحیەکەیە کاتن تێکێداتن بێ دووبارە بگەڕێتەوە معمەل دەستکاری بکرێتن لەبەرەوە B1B لانسەرەکان بەکاردێنن جگەلەوە احتیمالی هەیە B2 فڕۆکە کۆنەکان کە ئەمریکا لە دەوری 48 فڕۆکەی ماوە لەوانە بەکاری بێنێتن بۆ شەڕە بۆ شەڕە بەڵێ ئەی ڤەنزوێلا چی هەیە کاک سەلام ڤەنزوێلا F-16ەکانیەوە هیچ ڕاوەستاوە چونکە ناشوانێ بەکاری بێنێت سەبا شتێ باز بکەین ینی مالیزیا F-18 کە کڕی سەنغافورە تازە بۆیان دەرکەوت ئەو F-18 کە بەکاری دێنن هەموو بەیاناتی ئەڕوا بۆ ئەمریکا هەموو بەیاناتی فرینی کە لە وڵاتەکەی ئەفرێت چی ڕسمەگرێ چی قسەیەکەکەن هەمووی ئەڕوا بۆ ئەمریکا لە هەمان کاتە بۆیان دەرکەوت ئۆتۆپایلۆت تەیاری ئۆتۆماتیک ینی کە فڕۆکەوان واز لە فڕۆکەکە دێنیوەی خاتە ئیش
کۆنتترۆلکردنی لەلایەن ئەمریکاوە ئەتوانن بچنە سەری کۆنتترۆلی بکەن واتە تۆ فڕۆکەیە وەکو F-5 سعودیە بیکڕێکا کە هی خۆت نییە ڕای بگرێ ڕایەگرێتن لە عێراقا میراج کورسیەکانی ڕاگرت فڕۆکەوانەی ڤەنزوێلاش بە هەمان شێوە هاینی بە هەمان شێوەیە تاکو یەدەکیشی نییە پارچە بۆی چونکە ڕایگرت و ئەمریکا نایداتێ جگە لەوانە خۆی سی هەیە ئەمی هەیە بە موشکی H135 ئەم موشکانە بۆ دژی دەریایە ئەتوانێ بەکاری بێنێ 28 فڕۆکەی هەیە لەو جۆرە بەڵام ئەم فڕۆکانەی ئلیوشن IL-76 کە لەم ماوەی ئاخیرە لە فەنزەوەی لە دابەزی لە ڕووسەوە زۆری بۆ نارد منزومەی بانسێر M2ەکەی بۆ نارد لەگەڵ بووک M2 ئەو منزومەی بەرگری ئاسمانی بۆ نردووە لەگەڵ S400 بەڵام هەر بەش ناکاتن هەر بەشی ئەمریکا ناکات کەواتە ئەمریکا ئامانجی ڕوخاندنی ڕژێمی وڵاتەکەیە ڤەنزوێلایە حکوومەتێ بێنێ سەربەخۆی بێتن لە قسەی ئەمریکا دەرنەچێ وەکو وڵاتانی تر زۆر باشە با بێمە سەر وڵاتی دیکە یابان و چین هەرچیە گوزەرێت لە بینیە و دوو وڵاتەیە یابان هەڕەشایەکە یابان بڵێن هەنگاوێکی سەیری فرێدا خۆی جەزیرەی تایوان ئەگەر بیتن هیچ چینە ینی وڵاتان ترافیان پێی نەکردووە کە ئەمە وڵاتێکی سەر بەخۆیە یابان جەزیرەیەک هەیە یابانی یۆناگۆنی جەزیرەی یۆناگۆنی تقریبا لە خوار جەزیرەی هینە بێتن ڕۆژهەڵاتی تایوان ئەو جەزیرە یابانیە 110 کیلۆمەتر دوورە 111 کیلۆمەتر دوورە لە تایوانەوە یابان موشکی هێزی بەرگری بڵین متەوەسط المەدا ناوەندی کە 150 کیلۆمەتر ڕۆ وەشی 111 کیلۆمەتر دوورەیان ئەتوانێت ئاسمانی تایوان بپارێزێ بۆ موشەکانە چوو لەو جەزیرەیە داینە هەروە کوتم یابانیش وەکو ئەڵمانیا و ئیتالیایە بۆی نییە وانە بجوولێنێتەوە چکەسە چین لێی بدا ناگەڕێتەوە بۆ ئاسایشی نێودەوڵەتی حەقی خۆیەتی لێی بدات و هاتوویتە استفزازمەکەی هێزت هێناوەتە نێزیکی من لە خاڵەکانی وڵاتانی یەکگرتوو بۆت نییە ئەمە بکەین بەڵام یابان هاوپەیمانی ئەمریکایە بە ئەمریکا ئەجوو دێتە وێنانە یابان بڕیاریدا ئەگەر چین لە تایوان بدا یابان داخڵ شەڕە بێتن بەڵام یابان و کۆریاش هەردووکیان بەتەنیا دەرەقەتی چین نایەن کاتە پرسیارەکە لێرە هێزی دەریایی چین پێک هاتووە زیاتر لە 360 فرقاتە و مدەمیرە و تەڕاد لەگەڵ حامیلاتە ینی دو هەفتە لەمە پێش سێ هەفتە حامیلەی تائیراتی سێمی فڕۆکە هەڵگرەکان ڤۆجیان هاتە ناو دەریاوە بەکاری دێنێتن و فڕۆکەی G36 لەسەرایە شەبەحیەکە زانیت هێشتان دوانی تریشی وەستاوە وا دروستیەکات ڕەنگ بێت لە 27 لە 26 لە ناوەندی 26 بێتە مەیدانەوە داخڵی دەریا بێتن ئەگەر شەڕ یابان و چین دەست پێ بکات شەڕی زەوی دەست پێ ناکاتن کەس خاکی کەس نابەزێنێ بەڵام بەس بە موشک و فڕۆکە و دەریابێ چینیش زۆر بەهێزە لەوەیە وەڵام ڕامە کێشێ بۆەوەی کە باسەکە لە یابانەوە هات یابان چی هەیە ئەمە یەکلایە کە چاری چین ناکات بەڵام خۆی چی هەیە یابان ئێستا ڕووی چەک و یابان ئێستا بڵین لە جۆری تانکە تانکێکی باشی هەیە تایپ دا پێوترێت تایپدا ئەو تانکە هەرچەنێ لە تانکی ناتۆ سوکترە ینی 44 تەنە سەریعە زۆر حساس و تکنۆلۆژیایەتیایە دژی بڵین موشک دژی تانک کە بتوانێت خۆی بپارێزێتن بەڵام نرخی گرانە نێزیکەی 8 ملیۆن و نیو دۆلارە تانکی جگە لەو تانکە فڕۆکەی ئەوەی خۆی کە دروستیە کاتن وەکو باسمان کردو و ڕابردوو میتسۆبیشیە میتسۆبیشی شەرجۆری F16ەیە ڕێک نسخەیەکەوەیە تەنها تکنۆلۆژیای دەستکاری کراوە فڕۆکەکانی تری F16 ئەمریکی هەیە F15 ئەمریکی هەیە هەموو چەکی ئەمریکیە هیچ چەکێکی سربەخۆی نییە خۆی بڵێ نەخێت چونکە ئەویش لە وڵاتانەی کە بۆی نییە چەک دروستکە وەکو ئەڵمانیا و ئیتالیا لێرە ئەنجا تۆ ئەگەر سەیری جەزیرەی یۆناگۆنی بکەیت
دووری ینی 110 کیلۆمەتر لە تایوانەوە نێزیکەی 640 متر لە کیلۆمەتر لە ئۆکیناوە دوورترە، یان تو هاتوویتە بن چینەوە. طبعاەوە جوولانە ئەمریکایە بۆ ئەوەی ئەگەر شەڕێ ڕوو بدا لە فەنزوێلا ئەوێ بشڵەژێنین میدیای دنیا بەوە سەرقاڵکە و ئەمی لەبی ڕوو لە فەنزوێلا نەکە ڕوو لەمانە بکات، چونکە ئەگەر بیتە باری ڕاستی ئستا ئەمەی تایوان، چین و ژاپۆن زۆر مەترسیداترە لە فەنزوێلا زۆریش، بەڵام چین شەڕ ناکات تاکو و ئیکۆنۆمی 100% ئامادە نەکا بۆ شەڕ و بەرگەی ئەوە ناگرێت کە حیسار بخەیتە سەری وەکو رووسیا 700 میلیارد دۆلاری دەست بکرێتە سەری، بەرگەی ئەوە ناگرێت چین. وڵا باسی چاکەکانی چینت کرد، حتمما پێشتری شەر باسمان کردووە، بەڵام لە دوای مانۆڕە زەبەلاحەکەەوە هیچی نوێی عرض کردووە ئێستا کە سەرنج بچێتە سەری ڕادارێکی کەمی دروست کردووە زۆر سەیرە، ینی ئیتر زمانی F-22 FC5 نەما شەبە بۆ ڕادارە باو ڕادار هەموو یەبینێت کۆتایی پێدێتن. ئەنجا جگەلەوە ئێمە باسی موشکی PL-15 یەکەمان کردووە کە بڵێنە شەڕی پاکستان و هندستان ڕافاڵەکانی خستە خوارەوە سیخۆی سیەک و مێک 21 خستە خوارەوە جیدەیەکان بۆ موشەکە. ئێستا موشکی PL-16 دروست کردووە. PL-16 سووکترە و بچووکتریشە لە PL لە جاتی جیتە جاران 4 موشک هەڵبگرێتن لە PL-15 ئێستا 6 هەڵەگرێتن ئەم موشەکە. ئەنجا PL-17 دروست کردووە کە گەورەترە، بەس وەکەوەی کەچین باسێکە ئەم موشەکە 400 کیلۆمەتر بە حەسمانە ڕواتن بە ڕاداری نەشتیشەکە بە سرعەتی 5 ماک ئەڕوا 5 لە دەنگ سەریەترە، ینی شتێکی سەیرە ینی لە دوای مانۆڕەکەەوە شتی تریشەیە لە هەیە هێشتاوا دروستەکە بەردەوامە. بەڵێ زۆر باشە. جا لەم ئەڵلقەیە کاک سەلام باسی شەڕمان زۆر کرد، ینی زۆر وڵات هەم ئاگری شەڕ لێوە نزیکەوە هەم شەڕی تایە وەک لە پێشەکە باسم کرد. با بێنە سەر سوودان، چییە گوزەرێ لە سوودان و دەوروبەری، ینی ئەو هێزانە چی لەوێ شەڕەکەن؟ سوودان خۆی ئەم هێزەی دەعمە سەریع یاکە جەنجەوید ئەمە بڵین عومەر البەشیر ئەو دایمەزراند وابزانام لە 2013 بوو دایمەزراند، بەڵام عەبدولفەتاح بورهان ویستی بیکاتە ناو سوپایەوە، ناو سوپای سوودانەوە و ڕێک نەکەوتن، چونکە ڤاگنەری ڕووسی بەشدارە لەوێ، هەرچەندێ ڤاگنەر ناوی گۆڕاسە، ناوی ڤاگنەر نییە، ناوی هێزی ئەفریقیایە، بەشدارن لەوە. ئیمارات بەڵام هەر رووسیا دامیانەکەوان بەڵێ هەر رووسیا دامیانەکە، ئیمارات لەوەیە، مەسر لەوەیە، ئەفیوبیا لەوەیە، ئەریتیریا لەوەیە، تۆ سەیری مەکە دوولایە شەڕەکاتن نەخێر. محەممەد حەمدان کە پێوترێ حمیدەتی ئەمەی کە سەر بە دەعمە سەریعە بەرامبەر بە جێیشی سوپای سوودان عەبدولفەتاح البورهان تەمان سەرکەوتنی سەریان بەسەرهێنا لە ماخرە تایبەتی لە فاشڕ و دوانێ پێرش سەرکەوتنیە تریشان بەسەرهێنا دەستیان کەوت زۆر دەسەڵاتدار کۆتایی سوودان دابەشەکرێت. ئیسە کێ باڵا دەستە ئەو هەمووی کە باس کرد لەوێ دەعمە سەریع حەمدان ئەحمێدەتی ئەو باڵا دەستە لە دەستە سوپای سوودان شکاوەتەوە، هەرچەندێ مەسەر زۆر هەوڵەدا سوپای سوودان ڕێکخاتەوە. یعنی تۆ تەسەوەر کە فڕۆکەی ئیماراتی کە چەکە با بۆ سوودان لێدرا کەوتە خوارەوە، فڕۆکەی مەسریش کەوتە خوارەوە، هەموو سەیارانەی کە لە ناوەڕاستایە هەمووی مەسر و ئیمارات و ئەفیوەوانن. وڵا حەزەکەم لەسەر مەسر و ئیمارات بۆستم، یعنی بە تایبەت لەوەی ئەبەی سوودانەوەی تەواو ناوەکە هاتوتەوە ناوان بەڕووکەش زۆر دۆست دیارن وایە ئیمارات و میسر، بەڵام یعنی ململانێ لە نێوانیان هەیەەوەی کە دەبینرێت ئەم برملانەیە لە پێناوچیایە و نێوانیان چۆنە ئێستا؟ تۆ ئەم وڵاتانە تەطبیعیان کردووە لەگەڵ ئیسرائیلە. من وەکو بەجەنابتم وت لە پێشوش ینی کە باسی پۆتین و شین و کیممان کرد هیچ سەرۆکێ سیقەی بە سەرۆکێتر نییە، ئەوەی کە ئیبینی بەڕۆڕووی یەکتریوە دۆست و ئەوانە نەخێوانی. ینی ئێستا کەسەی کە محەممەد بن سەلمان سعودیە و ئیمارات چەندێ لە یەکەوە نێزیکن، هەڕەشەی گەورە هەیە لە بینیانە لە حەضرەمۆت بۆی هەیە ئیمارات لە سعودیە بداتن. ترامپ و محەممەد بن سەلمان چەندێ بینیان خۆشەوی بینی پارەیە داتێ بە ملیارە هات،
پاش چەند ڕۆژە لەمەوە پێش ترامپ محەممەد بن سەلمانی ڕەزیل کرد قسەی پێوت چونکە ترامپ ئەوێ نەتانیاهۆ بەرێتە سعودیە بەلای محەممەد بن سەلمان محەممەد بن سەلمانیش قبول ناکەن نەتانیاهۆ بێتە وێنانە و ئەو فڕۆکانەی 35 کە بیدا بە سعودیە ئەبێت تەطبیقکە لەگەڵ ئیسرائیل مەسر لێرە مەسلحەتی ئەوەیە چونکە ئەخینکێ لەلایەن ئەفیوبیا دوژمنیەتی لە ئەریتیریا قاعدەیەکی ئیماراتی هەیە لە سۆمال هەیە لە ناو قاعدە ئیماراتیەکە ئیسرائیلیەکانن ڕاداری ئیسرائیلی تایە مەسرە بینێتن یەمەنیشە ینی ئەسلی بربلانەکە لەوە دەست پێکا ئیسانەوە ئیسرائیل هاتوۆتەوە ناو ئیسرائیل لە ناوەڕاستە هەیە مەسەرسە کێشەی هەیە لەگەڵ ئیسرائیلە ینی خۆتەزانی هێزەکانیان بەرەو ڕووی یەکترین بەڵامەوان چییە جەبەی خوارەوەی لەکەنەوە بۆەوە مەشغولیەکەن زانی سەربازی مەسری هەیە کەوتووەتە دیل بە دەست دامە سەریاوە زۆر باشە زیاتر لە 5 مانگ تێپەڕیوە بەسەر شەڕی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران بەڵام کاریگەریەکانی هەرماوە ئەو شەڕە 12 ڕۆژە و نولانەکان هەر بەردەوامی هەیە دوای پەرسەندەکان چییە لە نێوانم دوو وڵاتە ئێران چۆن خۆی ئامادەکات هیچ هەیە؟ بەڵێ بڵێ هەر بزانە شەڕی ئیسرائیل و ئێران کۆتایی پێنای ئەمەت هەر وتووە ینی لە پرۆگرام کۆتایی پێنایە من پێتەڵم دووبارەیەکەمەوە سێبارە شێکەمە کۆتایی پێنایەتن ئێستا هەفتە 10 ڕۆژ لەمەوە پێش فڕۆکەکانی ئیسرائیل F-35 ئاسمانی عێراقیان هەمیسان بەزان و لە سنووری ئێران سوڕانەوە مەسحێکیان کرد و گەڕانەوە بە سەی بکەم زانانی ئێران لەمەوەی ئاخیرە لە ڕووسیاوە زۆر چەکی وەرگرت رووسیا دوای ئەوەی کە پشتی لە ئێران کرد یەکسەر هاتە مەیدانەوە رووسیا ناهێڵە ئێران سەر بکەوێ بەس ناشێوێ بڕوخێت بمێنێ لەو ناوەڕاستە ئاها بۆ شێوازە 100 فڕۆکەی مێک 29 داوە پێی لە جۆری ئێمەکە یانینەوە کە مێک 29 کە عێراقی بوو قیمەتی نەبوو 100 دانەی داوە پێی ئەم مێک 29 ئێستا لە قاعدەی هەمەدان داناوە لەوێنانە هەتاکو پێش چەند ڕۆژێ فڕۆکەیە لە بان تەهران فڕی سوپەرسۆنیک لە دەنگ سەریاتر ڕۆیی لە دوای خۆی شاکە کاتن هەوا دەنگ تەقینەوە دێ خەڵکی تاران ترسیان یانیشکە دووبارە بووە بەڵام نەخێر فڕۆکەیە بوو ئەمانە تێستەکەن بۆ شەڕ ئەگەر هاتن کو ئامادەکاری ئەمانەی لە هەمەدان داناوە لەوێنانە لە مەتاری بڵین مەهراباد لە تەهران سیخۆی 34 وەرگرتووە 4 دانە 4 دانەی وەرگرت سیخۆی 35 بوو بوو لە 4 دانەی وەرگرتووە سیخۆی 35 توانای ڕووبەڕوونەوەی F-16 و 15 و F-35 شەیە ئەگەر ڕادارەکەت بەقوت بێتن بە ڕاداری ئیساوەیە جگەلەوە یاکی 130 هەیە داوێتی پێی کۆن یاک 144شی داوە پێی بۆ مەشق ئەنجاش سیخۆی 30 داوە پێی بە سیخۆی سیەکە نازانم چ جۆرێکە چونکەوە نوسخەی هەیە بۆ نمونە سیخۆی سی کە دای بە چین ڕووس MKKە بەڵێ نوسخەی هیندستان MKIە نوسخەی خۆی SM 1 و 2 ئایا نوسخەی هندی داوە بە ئێران یان نوسخەکەی خۆی داوە پێی ئەوە گرنگە ینی بەس معلومات نییە لە سەری ئەمانەی فڕۆکەی باشی گەشتۆتە دەست باڵە زۆری گەشتۆتە دەست و ئێستا گرنگەوەیە کە سیستەمی ڕادارەکەی بەرگری ئاسمانەکەی بەقوتکە ئەو وەکوتم S400 وەرگرتووە ڕادارێکی زۆر بەهێزیتی ڕادارە چینەکەی گەشتۆتە دەست باڵێ گەشتۆتە ئەوشی گەشتۆتە دەست زۆر باشە چەند ڕۆژە پێش ئێستا وتەبێژی سوپای ئێران باسی لەوە کرد یعنی باسی شەڕەکەیە کرد شەڕە 12 ڕۆژەکەی وت ئەو چەکانەی کە بەرامبەر ئێران بەکارێنراوە پێشتر بەکار نێنراوە هیچ نهێنیەکی ئەو شەڕە ماوە ئاشکرا بکرێت یا ئاشکرا بووە بە تازەکی نەخێرە ئەو چەکانی کە بەکاری هێنا هەر چەکەرەوانە بوو بەڵێ بەڵام تۆ ئەو باسەکاتن ئەڵێ چەکی تازەی بەکارهێناوە F-35 لە شەڕێکا بەشداری کردووە تاکو ئێستاکە دروستکراوە بەشداریشی نەیکردووە یعنی تەنها لە شەڕی ئێران ڕۆڵی خۆی بینی ئەگەر باسی غەزە بکەی لوبنان بکەی ئەوانە هەر وڵات نییە ینی F-35 ئەگەر بۆ تێست قەسفی کردبێتن لی دابێتن لەبەرەوە باسی ئەوانەکە ئەو بۆمبانەی بەکاریان هێنا هەمووی ئەتێ موسەیەرات و بۆمبی تەقلیدی بوو کە بەکاریان هێناتە هیچ پەیوەندی بە چەکی تازەوانە نییە B2 سپیرت قاسیفە استراتیژیەکان لێیدا 36 ساعت بە ئاسمانەوە بوو شتێکی سیر بوو ینی ئەو ڕێگای بۆ بڕێ و گەڕێتەوە
ئەو بۆمبانەی بەکاری هێنا لێدا ئاستا ئەوانە بەکار هاتووە وە زۆری ئەو چەکانە هەل لە کاتی عێراقیشا لە 2023 و لە 91 بەکار هاتووە و لە زۆر وڵاتان قسەیە بێتی بێیانی شتێکی وا پێشانەدا کە ئێمە بەرەو ڕووی ئەمریکا ئەو هەموو چەکە تازە نوێی هەیە بەڵام ئێمە خۆڕاگرین زۆر باشە. هەموو ئەم شەڕانە ڕامەکێشێ بۆ گفتوگویەکی تر ینی لەسەرەوەی کە تێچووی ئەم هەموو شەڕە لەم هەموو وڵاتە جیاوازە لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیاانی تازەترین راپۆرت لەسەر تێچووە سەربازیەکان ئەوە دەرەخات کە زیاتر لە 90 تریلیۆن دۆلار تێچووە هەیە. ئەمە ژمارەیەکی زۆر زەبەلا هە لە جیهانە ڕێی تێچێ وایە لە نێوان ئەم هەموو وڵاتە بەم هەموو ڕێی تێچێ بڵێ ئەڕوا ئەو پارەیە ئەڕوا تۆکو باسمان کردووە موشک هەیە تۆ بەکاری دێنی بای 15 ملیۆن دلار موشک هەیە بەکار بۆ نمونە بەداتا هەمانە گەر برادران بۆمان بخەنە ناو شاشەکە کە چۆن ئاماژە پێکراوە بڵێ ساڕۆخی کنجال مەسە موشکی کنجال مێکسیویەکی ڕووسی هەڵێگرێ بەکاری دێنی هەروەکو وتم لە 5 ملیۆن دلارەوە و سەرکەوە بڕۆ موشکی پاتریۆت لە 3 ملیۆن و نیوە موشکی ثاد مەسەلەن بەرگری ئاسمانی و ئەوانە حسابی بکە لە تاکو 25 ملیۆن دلار ڕوا یەک موشکێک یعنی پارەکانی خەیاڵیە دوایەوە تۆ دروستکردنی ئەم تکنۆلۆژایی کە پێشێخی تۆ پێویستیت بە پارەیە ئەنی کە چەک دروستەکەی شەر نییە چەکەکە هاتە مەدان ئەوەی کە توێت پێشیخی تکنۆلۆژیاکەی بگۆڕی چەندێ زاناتەوێ بۆی ئەمانە دروست بکەن چەندێ کارخانە تەوێتن ینی معمەل تەوێتن ئەو ژمارەیە بووە هەڵکشاوە زیاتر لە چیا خەرج دەکرێت لە ئەوانی کە باست کرد یان هەر لە جۆری چەک و تەقەمە نیە ڕەنگە ئێستا ئەگەر بڵێ خەرجی سەربازی تەنیا بیرت بۆ بچێ بڵێ ئەوە بەس تانک و فڕۆکە و درۆن و موشکی پێ دروستەکرێت نەخێر بەس بۆوانە نییە تۆ ئەگەر خەرجی وڵاتێک میزانەی عسکەریە بۆ وڵاتێک تۆ ئەو سەربازە جلوبەرگی هەیە پێڵاوی هەیە خودەی سەری هەیە درعی هەیە مەشقی هەیە ئێوە پارێش بۆ شەڕاتنەوە شەر لە زمانی میزانیە هەواڵگریە استقبال هەموویەتی گشتی ئەو پارەیە بۆەوە ناڕوە جگەلەوە تۆ تکنۆلۆژیا بێ دایمی ئیشکەی لەسەری پێشی بخەی پێویستیت بە پارەیە بۆ نمونە ئێستاکە بڵین ئەمەی دەکا ئەستەناعی زیرەکی دەستکرد یعنی ئیسرائیل هەفتا کۆمپانیای هەیە لەوەیە بە میزانی 550 ملیار پارە سەرفەکە لەوەیە بەس ئەوە پێش بخاتن ئەو فڕۆکانە بەچی ئیشەکاتن بەمانە بە تکنۆلۆژیا ئەبێ دروستکەی ئەبێ پێشکەویتن زانیت ئەم خەرجیانە بۆ ئەوانە ئەڕوە ڕاز بۆ چەکڕین مەسەڵەن سعودیە وەکو باسمان کرد ئەم موشەکانی کڕی 300 موشکی کڕی بای 3 ملیار و نیو دلار ئەمە شەرعینی میزانی عسکەریە ئەڕوا ئێستا مەسەلەن ئەمریکا 900 میلیارد دلارە میزانی ئێوە بیکاتە تریلیۆنێ 100 میلیارد دلار زیادکە لەسەری تریلیۆنێک زۆر باش کاک سەلام ئەوە یعنی ئەو 19 تریلیۆن دلارە کاریگەری لەسەر ئابووری جیهان حتمما دروست کردو ینی باسم لەوە کرد کە بۆ مەسلەی چەک و تەخەمەنی بەجیا بۆ مەسلەی هەواڵگری بەجیا بۆ مەسلەی چەسپاندنی ئاشتی پاراستنی ئاشتی تیرۆر 8 میلیارد دلاری بۆ تەرخان کراوە بە نمونە 22 میلیارد دلار بۆ چەکی بچووک 142 میلیارد دلار بۆ دەستگیرکردن ینی ئەمە دابش بۆ بەسەر وڵاتانە حتمما کە ئەو مەبلەغی دەرکردووە بەڵام کاریگەریەکەی یەجگار گەورەیە ئەمە پرسمێسا بوجەی سەربازی وڵاتان مەسەڵەن گەیشتووە بەچەند تایبەت وڵاتە زلێزەکان ئەوانش هەر لە زیاد بوونە وایە مویان لە زیاد بوونە ینی ترامپ ئاخر بڕیاری ئەوەیە کە بیگەێنێتە تریلیۆنێ دلار میزانی عسکەری ئەمریکا بێتن بۆیە مەرجی ئاشتی قسەکەت بیر نەچێت لە بۆ ئۆکرانیا و رووسیاش وەبزانام داوای پارەکە مەسلحەتی خۆی تێدایە ویا ئاشتی بکاتن لێنانە داوای پارەکە هەرچەنە خۆی نیوەی ئۆکرانیا 150 تری خۆیەتی خێرەکانی بەڵام ترامپ تاجرە ینی تیفاقی بڵین سایکس بیکۆی دووەم دێنێتە مەدان بەڵام ئەم سایکس بیکۆیە ناوی ترامپ پۆتینە بێتن نۆک سایکس بیکۆ بۆ ئۆکرانیا شەڕاگرتن
کە بیکاتە تریلیۆنە دلار چین میزانەی بەرز کردوێتەوە سعودی هەروەکو باسمان کرد لە دوای 12 ڕۆژی شەڕی ئیسرائیل و ئێران کردە 8 میلیارد دلار هەموو وڵاتان بەرزیان کردوێتەوە چونکە هەمووی ئەزانێ ڕوبەڕووی یەکتریە بنەوە هەمووی خۆی بەهێزەکاتن ئەبێ میزانی ئەسکەریان پێت وایە هێشتا زیاتریش بەرزیکە زیاتریش بەرزە بێتەوە بەڵێ وڵاتان هەرکە شەڕ دەستی پێکرد لەگەر تایوان بێ فانزەوێت لا بێ هەمووی زیادەکاتن هەموو یەکەوێتە چەکڕین و دروستکردن بەڵێ زیادەکات ئەمە مەسەلەن کە شەڕ دەستی پێکرد جگە لەوەی کە تێچۆکە لە دروستکردنی چەک و کڕین زیادەکە زەرەر و زیانەکانی شەر بۆ خۆی تێچووی شەڕە حەزەکە لەسەر ئەوە بستم تۆزێک بابەتی ترەمپ و ئەوەی کە لە پێش یعنی ئەم شەڕانەی دوایی غەزەیشەوە وعدی ئاگربەستیدا لە نێوان رووسیا و ئۆکرانیا بەڵام ئەوەی کە هەیە ینی باز دەکرێت داوای پارە دەکا ئەمە شتێکی سەرنجڕاکێشە یان مەساڵحی دۆناڵد ترەمپ لەوەیە خۆی ترامپ شەڕی ئۆکرانیا و رووسیا تۆ ترامپ کێشەیەتری هەیە کە یەکێتی ئەوروپایە کە ناوێت شەڕ بۆستێتن شەتی ئەوروپا ئەوێ بەردەوام بێ ئەم شەڕە ئەو هەموو پارەیە خەرجەکە ئەیدا بە ئۆکرانیا چەکێداتێ تاکو بەس رووسیا زەعیف کاتەوە دوار ڕۆژە ئەوروپا ڕوبەڕووی رووسیا نەبێتەوە ڕای بگرێت لەو ڕادەیە ئەوان ئەمان گیان ئەمەیە بەڵام ترامپ تاجرە پیاوێکی تاجرە عیلاقەی بە شەڕەوە نییە ئەڵێ شەڕ ڕاگرم هەر پێشەوەی بێتە سەرۆکی ئەمریکاوتی من لە ماوەی 24 ساعتە شەڕ ڕاگرم بە چی ڕایەگریتم چێ ڕازێ بێ بە شەرتەکانی کە تۆ جەنابەت دایەنیت پۆتین مستەحیلە ڕازی بێتن زلێنسکی شەروەها هەرچەندە چەک لە ئەمریکا وەرەگرێت بەڵام ئێستا پێڵە ئەگەر ڕازی نەبووی چەکت لێ بڕم نادەمێ ئیتر کە نەیداتێ ئەڕوخێ بە یەکجاری ئۆکرانیا ئەڕوخێ لەبەرەوە ئێستا مەسەڵەن بۆ نمونە داوای پارەکە ئاکاتن من ئەم هەموو پارەیەم خەرج کرد لە ئۆکرانیا و نەتیجە چی بۆ ڕووس نەشکایەوە ڕووسەرەوە هەرێمانەی گرتووە هاتووەتە ناو خاکی ئۆکرانیا ئەو پارەیەم چۆنە دەنەوە یا بە ئەو گرێبەستەی کردی کە لەگەڵ ئۆکرانیا کە 150 خێرەکانی ئۆکرانیا بۆ خۆی بێتن گرێبەستێکی 28 خاڵی کرد 28 خاڵی کرد ڕاستە یاواتە پارەکانم کامڵە دەیتەوە تەمانەویش کە پاراداتەوە مستەحیلە بێ فایزی لەگەڵا بێتن وەری بگرێتن باڵێ زۆر باشە من هیچی واو نەماوە لە مەڵقەیەگە جەنابەت شتێکت مابێ ئاماژەی پێ بکەیت سپاست دەکەم سپاس بۆ واقعی سەلامەسات ڕاوێژکاری 1964 بە کارباری سەربازی کە لە مەڵقەی ساعتی 0 لەگەڵ بوویتەوە سپاس بۆ بینەریەوە ساعتی 0 بەردەوامی هەیە خواتان لەگەڵ دەست بەش بووە سەرت خۆش بێت